میواندارەتی فۆتۆگرافەرێکی ئازیزمان کردووە لەبەرەوەی کە ئەم مانگێکە کە بە ناوی مانگی نیشتمانی فۆتۆگرافەرەکان ناوی لێنراوە هەر بۆیە میوانی ئازیزی بەڕامەکەمان لەگەڵ ئەوەی کە باسی ئەزمموی خۆیمان بۆ کات باسی ئەوەمان بۆ کات کە کاریگەری فۆتۆ دەتوانێت لەسەر مرۆڤەکان تا چەند بێت تا چەند تۆ دەتوانین بێشرۆڤە لە ڕێگەی فۆتۆیەکەوە پەیام ئاڕاستەی بینەرەکانی بکەیت لەسەر ئەم بابەتانە قساکەین لەگەڵ بەڕێزیان و هەروەها کامێراکەشی هێناوە کە بێگومان نەزانین هاوڕەیەکی بەردەوامی هەموو فۆتۆگرافەرێک لە ئێستا کامێراکەیەتی هەرچەند لە ئێستای تر گۆڕانکاری تەکنەلۆژیاواشی کردو فۆتۆگرافەرەکان گۆڕانکاری بەسەر بوارەکانیان هاتووی سە زۆرێک لە کەسەکان حەزیان لەوەی لە ڕێگەی مۆبایلەوە تەنانەت فۆتۆ بگرن ئەمە ژوای کردو کە ئەم بواری فۆتۆگرافێریە مەجالێک بۆ ئەوانش ڕەخسێنێت و بەشێکیش بە ئەوان دیاری بکات. ئێستا ئەڕێنە لای میوانی ئازیزی بەرنامەکەمان بەڕێز حەمە عومەر کە بەڕێزیان ساڵانێکی زۆرە خزمەتیان کردووە لەم بوارەیە کاک حەمەگیان سڵاوی لێبێ زۆر بەخێربیت. کاکە حەمەدجان ئەماڵێن کاکە حەمەدجان هەروە ناساوە لەناو خۆمانە چە کەسێکی زۆر ئازیز و کەسێکی زۆر بە ئەزمونە ئێمە دەستخۆشی لێکەین کە تەمەنێکی تەواو دانابوو بۆ کاری فۆتۆگرافەری دەستخۆش. ئێستا من وەکو سەرکۆبان کەم کاکە حەمەگیان ئەوەی کە فۆتۆ بتوانێت پەیامەکان بگەێنێت چیرۆکەکان باس بکات تا چەند بە حکمی ئەزمموی خۆت و ئەم هەموو ساڵەکە هاوڕێت فۆتۆ بووە لا دوایە ئەتوانێت ئەم ڕۆڵە بگێڕێ فۆتۆکان. بێگومان فۆتۆ ئەگەر بە وجدانە و بە ڕازگۆیانە مامەڵی لەگەڵا بکرێت ڕازگۆترین ئەدات تۆ بەدەستەوە بێکەوە ڕاستیەکانی پێبگەینی تو واقعەکەی پێبگوازیتەوە و پێی ئەرشیف بکەیت و بێی تەوسێقی بەڕاستی چونکە هیچ کارێک وەکو فۆتۆ یان ڤیدۆ کە تۆ بەڕاستی ئەگەر دەستکاری نەکرێت من ئەوە ینی بێهین چونکە دەستکاریکردنەوە شتێکی ترەوە سێتەخانێکترەوە بەڵام ڕاستگۆترین ئەدات کامێرە. باشە بەوەی کە ئەزمموونێکی چەند ساڵی زۆرت هەیە لەگەڵ کاری فۆتۆگرافەری و ئەرزین من لە نزیک کۆزام لە زۆربەی مەراسیمەکانە لە زۆربەی بۆنە تایبەتەکانە لە زۆربەی ئەو کارانەی کە پەیوەستە بە کەلتوری ئێمەوە بە فستیڤاڵەکانمانەوە هەمووی تۆ لێ ئامادە بووی هەمووی فۆتۆی زۆرت گرتووە هەمووی فۆتۆی ئەو کەسانت گرتووە کە کەسانێک بوون لێرەیە دەستێکی باشی کاریان هەبووە پاراستنی ئەم فۆتۆیانە یان دوجار کۆکردنەوەی ئەم فۆتۆیانە و نمایشکردنی ئەمە چۆنێکە بێتە بەشێکی تر لەوەی کە تۆ لە ڕێگەی فۆتۆکانتەوە پارێزگاری لەو نەریت و کەلتورە جوانی ئێمە بکەیت. بێگومان ئەوە یەکێکە لە کێشە هەرە گەورەکانی زۆرینەی فۆتۆگرافەرەکان بەوەی کە ئێمە بەڕاستی ئێمە جاران لەسەر فیلم ڕسممان ئەگەر بە فیلمی ئەنەلۆگ بوو فیلمەکان بە حکمی ئەوەی کە ئێمە هەم ئەو فیلمانی کە بەکارمانەیەنا بەڕاستی بەداخۆ لە وڵاتی ئێمە شتی زۆر باش نەبوو تاوەکو بە کەڵکی ئەوە بێت تۆ بۆ ئەرشیفکردن بەکاری بێنی بۆ ماوەکی زۆر بێنێتەوە. ئەو فیلمانەی هەبوو هەمووی فیلمی تیجاری بوو بەڕاستی ئێستا ئێمە ئەو فیلمانەیەمانە ناتوانانی بیجۆڵێنیت هەمووی خەسارە بێت و ئەدڕێت ئەوەی کەماوە لەبەرەوەی هەم بە شێوەیەکی زۆر باش نەماتوانانی هەڵی بگرین بەهۆی نەبوونی شوێن و زێو ڕێگا وەزانی لای ئێمە ئەو شوێن زێو ڕێگایمان نییە پێشتریش بەڕاستی سکانی وەها نەبووە کە بتوانین استفادەی لێ بکەین و بە شێوەیەکی باش بیپارێزین و سکانی بکەین و بیخێنە سەر هاردێک وەلو هاردەکەش ئێستا بەڕاستی ئەویش هەر زەمان نییە باشترین زەمان بەڕای من ئەوەیە کە ئێمە بتوانرێ یانی دەستگاکانی چاپکردن بەداخەوە ئەوەندەی کە گرنگی ئەدەن بە نووسین لە سەتای نیوی ئەوە گرنگی نادەن بەوەی کە ئەرشیفی ئەم فۆتۆگرافانە چاپ بکەن بەڕاستی ئەمانە هەر کولی وێنەیەک ئەتوانێت مەسەرەن باتەقای 1000 شەبکا بۆ خوێنەرێک یان بۆ نووسە بینەرێک بەڕاستی لەبەرەوە تۆ چەندێکی گرنگی ئەم و کاکەورن گرنگی بن بەم فۆتۆیانە ئەمە هەمووی کلتور و داب و نەریت و پاراستنی کلتوری ئەم میلەتەیە بەڕاستی پاراستنی بڵێن ئەرشیفی ئەم میلەتەیە فۆتۆکان زۆر لە نووسینەکان گرنگترن بەس بەداخەوە زۆر بەداخەوەڵم کە دەستگاکانی چاپ بە هیچ شێوەیە گرنگی نایەن بە فۆتۆ تەنها و تەنها ڕۆژانە بەدەیان کتێب چاپ ئەکرێ بەبێ ئەوی بخوێنرێتەوە بڕۆ بازاڕی چاپی خۆمان ببینە بەڕاستی خوێنەر نەماوە ئێستا من بێم سەیری فۆتۆیە بکەم نەک لەوەی 1000 شەب خوێنەوە لە فۆتۆی کاتوان بۆ بوون ینی ئەوە ئاسانترێکە بۆ ینی داواکەم لە چاپخانەکان گرنگی بۆ بوارە بن
بين ئەلبومی فۆتۆگرافەرەکان چاپیکەن بە کاپشنێکی بەسیط تۆ ئەتوانی بارتەقای 1000 شەبەی بە بینەرێکە سەیریەکەن یا بە خوێنەرێکی کێشێکە کاک حەماوەی کە ئەو هەموو کتێبە چاپ بکرێت بەداخەوە خوێنەرمانێ بەڵێ کاتا بێ لە هەموو بوارەکانە ئێمە هەوڵ بێت جاکار حەمە ئێستا بەڕێزت خۆت یەکێک لەو کەسانەی کە بۆ نمونە بۆ گەیاندنی پەیام هاتووی لەسەر بابەتی ئاین کارت کردو لە پێکەوە ژیانی ئاینی پێم خۆشە بەڕێزت باسیاتر لەسەر ئەم ئیشە و ئەم فۆتۆانەت بکەیت وەڵی من زۆر گرنگی بۆ ئەدەم مرۆڤەکان بە تەبایی و برایەتی پێکەوژی ڕاستە ینی هیوادارین لە دنیادا و لە هیچ شوێنێکی دنیادا کێشە و جیروگرفت لە بینی نەتەوەکان و میلەتەکە دروست نەبێت بەڕاستی لە وڵاتێکی وەکو خۆمانە لە سەردەمێکا من نەمانەتوانی بە وەکو پێویست بە جدی بڕۆین لە ناو ئاینەکانی خۆمانە کار بکەین لە وڵاتی خۆمانە من بە ناچاریە پەنام برد بۆ هەندستان لەبەرەوەی پێکەوەژانێکی جوان و کولتورێکی جوان لەناو ئەو میلەتە هەیە لە هەندستانە مەسەڵەن کۆمەڵێکی زۆر لە دینەکان کە زۆریان جیاوازێکی زۆریان هەیە پێکەوە بە ئاشتی و پێکەوەژیانێکی برایانە هەمویان ئەژین و هیچ کێشەیەک نییە کە لە لای ئێمە ئەوەی کە هەیە نییە چەند ئاینێکی کەمە بەڕاستی ئێمە لە بینی ئاینی ئیسلام خۆیە مەسەڵەن لە ناوشی ئەو سونە خۆمان بینیمان لە ساڵەکان سەرەتای دوار ڕوخانی بەعەس قەتڵ و عامێک لە نێو ئەم دینە ئاینانە کرا بەرامبەر بێت ئەمە چەند وێنەیەکەی بەڕێزە کە هندستانە بەڵێ بەڵێ ینی ئەوە سەو مەسەڵەن مزگەوتێک ئەوانە هەمووی یەکێکە لەو ئەوە بڵێن تەمپڵێکی هندۆسەکانە ینی ئەمانە هەمووی تۆ ئەمبینی پێکەوە لە یەک وڵاتە و لە یەک شارە و لە یەک گەڕەکە پێکەوە لیان لە نەو خانوویەکە وەکو چۆن سەردەمی کۆنی خۆمان چەندین ماڵی تیا بوو چەندین ئاین لەناو ماڵەکە مەسەڵەن ئەتوانین پێکەوە بژی ئەی باشە ئێمە بۆ نەتوانین یعنی پێکەوە بژی ئەمە من ئەو سەردەمەیە بەڕاستی ئەو سەردانی کە کردم بۆ ئەوە ینی ئەو پێکەوەژیان و ئەو تەبایی و ئاشتی و برایەتی کە لەناو ئەو میلەتە بینیم ینی بەڕاستی زۆر سێر بوو بەلامەوە ئەی باشە ئێمە بۆ نەتوانین کەو نەریتە جوانەژە بینی تۆ ڕای کێشەیەک و فۆتۆگرافەرێکە ئێمە ئەگەر بێنە سەر ئیمکانێتی مادی ئێمە زۆر لەوان دەوڵەمەندترین ڕاستە ئەگەر ئیمکانێتی ئینسانی بێت ئێمە زۆر لەوان باشترین ینی ئێمە خەڵکێک ئیشمان بۆکە کاکە ئێمە بە حکومە میلەتێکی دەوڵەمەندین ئەوان لە ١٩٠یان زیاتری فەقیر لەژێر هێڵهێژاری ئەژی لە هەندستانە باشە ئیدناکرێتەوە ئەم میلەتە ئابوونەوە بۆ هینە پێکەوە ئەژی بەڵام ئێمە نەتوانین پێکەوە بژین بۆ هیوادارم مەسەڵەن هەمومان ئیش لەسەر ئەو بکەین کە پێکەوە بژین بە خۆشی و بە ئاشتی بە هیوای بێگومان ئەمانەش کۆمەڵێ فۆتۆن هەم فۆتۆیانەش بێگومان لە نێو بازاڕ و لە نێو شوێنە گشتیەکانە چەندین کەسی بەتەمەن تۆ فۆتۆت گرتوونەوە لەگەڵ ئەوەش بۆنەکانە و بۆنانی کە لە هەورامان یاخود چەندین بۆنی کەمانەیە کە تۆ وێنەکانت یا تۆمار کردوون بەڵێ ئێمە گرتو تماشا وێنەکان کە هەر لەناو وێنەکانی خۆشمانە مەسەڵەن برایە زیەکانی تایە مەسەڵەن من ناوچەی هەورامانی تایە یان هەندێک شوێنی ترمان هەیە کە هەندێک وێنەی ترێ بەڕاستی ئێستا دەستم پێ ڕانەگەشتکە ئەوانش ئامادەکەم بێن مەسەڵەن تەچەکانی خۆمان بڵێن تەچەی زکر و تەریقەتەکانە چەندین حسێنەکانە حسێنی تایەمە مەسەڵەن هەموو پێکەوە ژیانەکانی لەناو وڵاتەکەی خۆشمانە ینی ئێمە ئەمانە ژوا بکەین کارێ بکەین زیاتر لێکیان نزیکەین کاکە حەمە دوێنێ فستیڤاڵی زانکۆ بەڕێزش لەوێ بووی ینی لێ بەشی چالاکیەکانیانە فۆتۆیان نمایشە کرد فۆتۆی کۆنی شاری سلێمانی لە شێوازی جلوبەرگ و چەنە ڕەش و سپی بوو چەنە کوالێتی نەبوو بەڵام توی ڕاگرت ئەمە بەردەم سەرایە ئەمە لای مزگەوتی گەورەی ئەمە خانەقایە ئەمە خەڵکەکەن بەیەکەوە دانیشتون کە ئەوە لەو کاتەیە ماوەتەوە ئێستا من ڕاگرێکە بینەری بم و خوێنەوەی بۆکەم و خۆش باسی کرد ئێستا بە هەموو کوالێتیە باشەوە کە یعنی فۆتۆ هەیە بەڕاسیڵی لەناو فۆتۆکای خۆت ئەمانە چەند گرنگە ئەمانە بەشێکی ئەرشیف کرێت بەشێکی هەڵبگیرێت بۆی کە بتوانین بۆ نەوەکانی دواتر ئەمە گرنگی پێ بدرێت بێگومان خۆ ئەمە من سەر سەرەتاگا باس چیم کرد باش بەڕاستی ئەرشیفکردنی ئەم وێنانە و تەوسێکردنیان بەوەی کە تۆ لە ئەلبومێکە چاپی بکەی بەڕاستی وەکو پێم وتی کاکە سەرکۆ ئێستا کۆمپیوتەر و هەر معارەزە بۆ سوتانن من ئێستا دوو هاردم نیش ناکات هەیە ئەو دوو هاردە بەلایانی کەمەوە بەلایانی کەمەوە تایە نەبێ نزیکی 50,000 وێنەی تایە ڕاست ئەم وێنانە ئەفەوتێ ینی کۆتایی یاد چی بکەمانی تازە بۆم نایەتەوە خۆ ئەو کاتەش نەماوە ینی من بڕم تەسویری بم ڕسم بگرمەوە وێنەی بگرمەوە ئەو زەمانە ڕۆشتووە لە کاتی خوا ڕاتەوە بە حکمی ئێمە ویشەکەی ئێمە لەگەڵ کاتایە بەڕاستی من
تۆ ڕۆمە کۆڕێک کۆبوونەوە یان ئەچبە شوێنێکەوە ئێستا چەندی شوێنەی لەم شارە لەم سلێمانیا کە من وێنەم گرتووە سەی بینی شەریکی سیاوازە ئەو شتە وجودی نەماوە من تازە لە چێ سمێنەوە بگرمەوە ئەنی بۆیە بەڕاستی من ئەوە ئەڵێم ئەم وێنانە هەتا نەخرێتە سەر وەرەق هەتا چاپ نەکرێ نەپارێزرێ بەڕاستی ناتوانانی تۆ پارێزگاری لەم ئەرشیفە بکەی و وەکو تۆ ئەڵێ ئەم وێنانە زۆرێکی لەو وێنانی کە سلێمانی ئێستا هەیە زۆرینەی گەریدەکان گرتیوانە باشە ئێستا بەڵام من دەستخۆشی لە کاک ڕەفیقەکەم لە سەردەمێکی باشە مەسن زۆرێک لە وێنانی پاراستووە ئەوش لە ڕێوەی کە چاپی لە ڕێەوەی کە وێنەی گرتوتەوە و چاپی کردوتەوە و بڵاوی کردوتەوە ینی من مامم خوافیکا خوالیان خۆش بێ نوری هوەر ئەوش بە هەمان شێو کۆمەڵێکی زۆر وێنەی خۆی هەبوو کە هینی ئەرشیف و معالمیان شارەکە گرتووی بەڕاستی لەبەرەوە هیچ گرنجێکی پێنەدرا هیچ کەسێک لێ نەبەرسی و گرنجی پێنەدا ینی من خۆمێکە گوڵای کە لەگەڵا بە زۆری زۆرداری بە خۆمی سووتە ئەمە گرتێ بەرە سووتە باشە ئەنی بەڕاستی گرنجی ئەمانە ئەمە مێژی میلەتێکە ئەمە مێژی من نییە ئەمە من تۆمارم کردو ڕاستە بەدەستی حەمە کراوە هەندێکی ئۆکێی خۆمە بەڵام بەڕاستی ئەمە مێژی ئەم میلەتەیە بیپارێزن کاکە بۆ من نەبۆ خۆتان بۆ ئەم میلەتەی پارێزن ینی بەڕاستی بن چەندین جار داوام کردو ئەلبومێکمێن لەسەر ئەو هینەی بڵێن هەورامانی تەخت بڵێن ئەو پێشالار مەراستیم پێشالار چەندین جار من تقریبا نزیکی زار لە جارچم بۆ مەراستیمە بە سەختی بەفر و بە بەهاریش ینی بەڕاستی تر بێزار بۆ مەساڵ نەچوومە بێزار ئێکە من هەر بچم تەسویر بکەم و تەسویر بکەم و بکەی بۆ چیمانی بەڕاستی کەس نییە لی پرسێتەوە چەندین جار داوام کردو کاگت بیکەن بە ئەلبومی بە ئەمە بمێنە مێژە میلەتەیە یەکێکە لە کۆنتترین مەراستیمەکان و فستیڤالەکانی ئەم میلەتی کوردە کە ماوەتۆ تا ئەم دقەیە زیندووە دی کاکە بیان من تەوسیقیکەن با هەبێ ینی خۆمان بەدەستی خۆمان خۆکراوە من ناڵم بە تەنیا ئەوەی من بکرێیان هەر من کردومە بەدیان فۆتۆگرافەری ئێرانی و غیری کوردیش و ئێرانیش کردویانە بەڵام بابەت دەستپەنجەی فۆتۆگرافەرێکی کوردیش خۆمەش بکرێنی بۆ بە تەنیا ئێمە چاوەڕێی دەستی خەڵک بین ئەنی تاکەی میلەتی ئێمە چاوەڕێ ئەوە بێت لە ڕێی گەریدەکانیان فۆتۆگرافەرەکانی دەرەوە بێن تەوسیقی مێژەکەی ئەی بۆ بە چای خۆمان و لە دەستی پەنجەی خۆمانەوە نەکرێت ڕاستە بە هیوانەوان کارانە بکرێت بێگومان هەڵێکی ئیشەڵا باش هەبێت بۆ ئەوەی کە ئەم ئیشە جوانانە بپارێزرێت جا کاک حەمەم ئێمە خەڵکێکی نەهامەتی زۆر بەسەرمانە هاتووە لانێ زۆر هەڵماندا بێت لە ڕووی مێژوویەوە ئەوەی بەسەرمان هاتووە میگەێنین بە وڵاتانی تر بۆی کە ویژدانێکی نێودوڵەتی لەسەری بوجوژێت بۆ ئیشکردن لەسەر کەیسەکان ئاسانتر بێ وەکو خۆت تا چەند ئێمە فۆتۆی کاریگەری لەم جۆرەمان هەیە کە بتوانێت ویژدانێکی نێودوڵەتی لەسەر ئەم بابەتانە بجوڵێنێت کە دواتر بۆ بە دوواداچوون بۆ بابەتەکان ئاسانکاری بکات سەحەرخان ئێمە نەک بە تەنیا هەمن منە مەسەرەن زۆرێک لە فۆتۆگرافەرەکانمان بە تایبەتیش لەم مەساتانەی کە بەسەر خوشکبرای زیەکانمانە هات لە شنگال و ئەو ناوچانە داعشی دڕندە بەسەری هەنان زائیدەن بە ئامان شێوە لە کاتی جەنگەکانە کە دڕندێتی ئەو ئەوانەمانە بینی من ئێستا مەسەرەن ئەو جەنگانی کە لە سنووری کەرکووکای هەر هەمووی لای من تەوسیقەوە میمێ هەر هەموویم ڕسم گرتو هەرموو جەنگەکان تقریبان 12 هجومی فراوان کراوە بەربڵاو کراوە هەر هەموو ئەو هێرشانە من حزورم هەبوو لێ بووم لەگەڵ شانبەشانی پێشمەرگێک ڕۆشتم و تەوسیقم کردو و وجودی ئێو لای من حاضر و ئامادەی و بڵێن ئەتوانم مەسەڵەن لە پێشانگایە کابێ لە کتێبێک کابێ بڵای بکەینەوە ئەوە زۆر ئاساییە لە کاتێکە من ئەمە لە کاتی خۆی و حەدەسەکانە لە ڕۆژناوی کوردستانیەوە هەمووی بڵاو کردوتەوانە بڵێن چۆنەڵی بەست وختەیە کە تۆ هەمووی نییە کەواتەمە بەست ئەوەیە هەوڵ هەیە بەڵام کاری لەسەر نەکراوە بێگومان کاری لەسەر ئەمە ئەرکی خودی فۆتۆگرافەرەکە ئەبێ پەیوەندی تەنانەت لە ئاستی نێودوڵەتی دروست بکات پاڵپشتی هەر لە ئەسڵا ئێمە چەندین وەکو خۆم چەندین مناسبە مەسەڵەن بەڕاستی ئێمەشە لە کێشە گەورەکانمان پەیوەندیەکانە پەیوەندیمان نییە کەمە هەندێک برادریشمان لە فۆتۆگرافەرەکان کە توانیویانە مەسەڵەن لە هەندێک ئاژانس و ناوەندی دەرەوە کار بکەن لە ڕێی پەیوەندیەکانی خۆیانەوە بۆ بەڕاستی ئێمە یەکێ لە کێشە هەرە سەرەکیەکانمان بڵێن نەزانینی زمانی ترە بە تایبەتیش ئینگلیزی کە کێشەیەکی گەورەی بۆ دروستکردنی نەماتوانێت مەسەڵەن
ئەوەی کە هەمانە بیگەێنین بە دەرەوە مەسەڵەن من نەمتوانێت مەسەڵەن فۆتۆکانم وەکو پێویست لە ڕێی کەناڵێکەوە یان لە ڕێی ئاژانسێکەوە بینێرم و وەکو خۆی بیگەێنم ئەمە یەکێکە لە کێشەکانمان بەڕاستی ئەنجا نەبوونی پەیوەندیش بەڕاستی ئێمە زۆر کار لای خۆمان ئەڵێن فڵان کاکە ئێمە بەبوونەی ئەوە نردی بەبوونەی ئەوە وای کرد بەبوونەی کاکە ئەمە ڕاستێکی حاشا هەڵنەگرە چۆن لای خۆمان پەیوەندی و علاقاتی شخصی دەوری هەیە بە هەماشەوە لە ئاژانسە نێودەوڵەتیەکان و ئاژانسەکانی تویشە بە هەماشەوە پەیوەندی کەسی و شخصی و برادایەتی ئەمە نزیکی دەور و کاریگەریشی زۆر زۆری هەیە و چەند دانیشمان بینیەوە کە بۆ شێوە کاری کردووە کارەکانی لە ئاستی پێویستانە بۆ خەڵک زۆر لەو باشتر هەبووە ئینگلیزی زانیش بووە کارەکانیان وەرنەگرتۆ لەبەرەوەی برادێک لە خۆیانەوە نزیک بووە هی ئەویان وەرگرت ینی ئەمانە ئەو بەداخەوە ئەو هەوڵانەش ئەو شێوەی تیایانی کاکە هەموو بۆ نمونە فۆتۆگرافەر وەکو بەڕێزت ئێستا چویتە ڕۆژهەڵاتی کوردستان ئەو بۆنەیە ئەورامانی تەختت تۆمار کردووە لە ڕێگەی کامێرەکەتەوە بۆ ناوچەکانی تری کە چەند گرنگە فۆتۆگرافەر سەردان کە بۆی کە ئەو هەتا ببینێ فۆتۆی جوانتر ئەگرێ بۆ نمونە بۆ باکوور بۆ نمونە بۆ ناوچەکانی خوارەوەی عێراق ینی ئەمانە گەر بڕۆی تۆ لەوانەیە چەندین فۆتۆی ترت هەبێت بۆ ئەرشیفکردن بە دڵنیاییەوە کاکە سەرخۆ من لە سەرەتای ڕوخانی ڕژێمی بەعس ئێمە ڕۆشتینە بەغدا من تقریبا نزیکی 4 مانگونی لێ یەکەمین ڕۆژنامە لە دوای ڕوخانی سەدام لە بەغدا ئێمە بڵین ڕۆژنامەی ئیتیحادمان دەرکرد لەوێ لە ناو جەرگەی بەغدادا کە یەکەمین ڕۆژنامە بوو دوای ڕوخانی سەدام لە ناوچەکانی بڵین ژەردەسەڵاتی ئەو سەردەمەی حکوومەتی عێراق و لە ناو جەرگەی بەغدا ئێمە دەرمان کرد یەکەمین ڕۆژنامە بوو کە دەرچوو لەو سەردەمە و سەر تاسەری شارەکانی عێراق گەیشت من شانازیۆمە یەکەمین مەسەڵەن وەکو فۆتۆگرافەر کە بەشدار بووم لەو ئیناوە زۆرینەی زۆری و فۆتوانی کە کاتە لەو سەردەمە گرتومانە بڵاومان کردوێتەوە هەم لە بەغدا من تا لە ڕۆشتم بەداخەوەی تر جە و هینی وەزی ناوسەوینەکە بڵێن بۆ شێوێ نەبوو کە من توانم لێ بەڕاستی بەردەوام بم بەداخەوە من گەڕامەوە تقریبا نزیکی 4 مانگونی بۆ 5 مانگ مامەوە ئیتر دوایەوە من گەڕامە بۆ کوردستانی لە ڕۆژناوی کوردستانی درێژم بە کارکردنە بەڵام من تاوەکو تقریبا نزیکی حلە و بابلی و بڵێن شار ئەو شاران ڕۆشت مێسەوە ئەرشیفانە هەمووی ئەوێش بە هەمان شێوە ماوە لەلام بەداخەوە لە بەغا وەکو پێویست نەمانەتوانی بجوڵێنە بوو حرەکەت بکەین لەوە سەردەما بارودۆخەکە زۆر نالەبار بوو ئینسان تۆ ینی نەدەتوانی بجوڵی بە بکو پێویست مەترسی دایمە بکوژ و دز و ئەنوا ئەو شاڵ خەڵک لەسەر بووجا تۆش کامێرەکە کە پێت بوو دوژمنت بوو بەڕاستی بۆ کامێرەکەت ئامادە بوون بتکوژن و کامێرەکەت بەڕاستە ئەی نەتوانی ئەو کاتە بەڕاستی هیچ حکوومەت و هیچ دەسەڵات و هیچ شتێک نەبوو لەو وەختدا لەو سەردەمێکەوە بازەکەم ئێمە چوی ناوێ ینی زۆر بە مەترسیەوە ئەمانتوانی بڕێنە هەندێک ناوچەوە کە چەند کەسێکی خەڵکی ئەو منتیقێ بە عیلاقات و یان بە شێوە لە شێوەکان بووە ئەوە لە خۆمان کۆ کردایەوە بۆی بمانتوانێت چینە شوێنێکەوە ئەین چوینە شوێنەوە بڕاکەمی وەکوین تەماشاوانە ئەنیز بێن بڵین پەلامارمان بنبەست بوو بڕاکە من خۆم بینیمە لە پێشنەوە زەلام ڕۆشتووە ئەلاگەیشی ئەوەنەی بەدەستەوە بۆ هەموو پارەکەی کە تیا بۆ ئەو کاتە تقریبا نزیکی مەبلەغێکی کەم و هەمووی $50 تەبعی ئەو کاتە بوو بە بڵین $50 بوو پارەی تەبع باشە کە وەری گرتۆ موچەکەی ڕێک کوشتێنگا کە لە وەردومانە کوشتیان و پارەکەیان بردو لە پێناوی ینی مەبلەغی $50 زەلامیشیانە کوشت ئەی تۆ بە کامێرەیەکت پێ کامێرگە بای ئەو کاتە بای $700 ئەی چۆن تۆ ناکوشی ڕاستە فرصت لێبن ئەوەیەخواتەمان درێژ بی یاخوا هەر بمێنی بۆمان کاکە حەمەدجان ئەزانی کەمان دووبوونی تۆ لە هەموو بوارەکانە ڕۆڵی خۆتە بووە و لە کوردستانی نوێ ڕۆڵێکی بەرچاویشە هەبووە ئێمە دەستخۆشی و لەکەین سپاس بۆ ئامادەبوونە زۆر خۆشحاڵ بین کامڕۆ لە لای ئێمە بیان سپاس بۆ خوازم و سپاس بە کورساتی عەزیز دەستەکانە خۆش زۆر بەخێر بێت